جەزا دەنکی بە درێژایی 18 مەتر دەهۆنێتەوە. لە شاری سەردەشتی ڕۆژهەڵاتی کوردستان مزگەوتێکی گەورە کرایەوە و سەدان کەس لە هاوڵاتیانی ئەو شارە میوانداری کران. با پێی وتەی هاوڵاتیانی سەردەشت ماوەی چەند ساڵێکە باخی زیاتر دەدرێت بەکردنەوەی مزگەوت لە ڕۆژهەڵاتی کوردستان و چەندین مزگەوت کراونەتەوە. هاوکات لە کردنەوەی ئەم مزگەوتەی سەردەشتی زیاتر لە 400 هاوڵاتی وەک نەریتی باوی کوردان بانگێشتی خوانێکی گەورە کراون. هاوڵاتیان باسی ئەوەش دەکەن لە ڕۆژهەڵاتی کوردستان هەر لە سەرەتای هاتنی ئیسلام بۆ ناوچەکانیان دروستکردنی مزگەوت یەکێک بووە لە کارە پێشینەکانیان. بە جۆرێک لەسەر شانی خۆیان توانیویانە مزگەوتی جوان و ڕازاوە دروست بکەن. بۆ نێوەیەکەوە مزگەوتەمان تاوکتە مەراسمێکمان پێکەناو و نانمانداوە حدودە 400-500 نەفەرمان میوان هەبوون و مزگەوتەکەمان ئیفتا کردووە و کۆڕ و مەزلیسەکەمان زۆر خۆش بوو لەلایەن دۆستانەوەی خەڵکی سەردەشت و بانە و دەوروبەر تەواوی مامۆستایان تەشریفیان هەبووە حدوداً 500-600 نەفەر لێرە کە تەشریفیان هەبووە. کۆڕ و مەزلیسی و سرود و بەیاناتی زۆر جوان دەتەڕە مامۆستایانەوە بەیان کراوە کە مەزلیسێکی زۆر خۆش و زۆر بەڕێز و زۆر بە دڵخۆشی تەواو بوو. ئەنیسە تۆ ئەگە سەرنج بیایی لە پیاوانی سیاسیەوە لە پیاوانی فەرهەنگیەوە لە پیاوانی کۆمەڵایەتیەوە هەمویان لە حوجرەکانە پێگەیشتوون. لازمە کە بڵێ لە چکۆلەترین دێی گوندی ئام کوردستانەیە ئەگەر 15 ماڵ بۆ بێت حتمما مزگەوتێکیان دروست کردووە و پەنا مزگەوتەکە و جێگەیەکیان بەناوی حوجرە دروست کردووە کە ئەمەش بۆ پێگەیاندن و پێگەیاندنی مرۆڤی ئەو سەردەمەوە بەڵکو تا ئیسەش هەر نەخشێکی بەسزایی بووە. وەزارەتی دارایی